منداڵێک زیاتر نەبووم کە سێبەری دایکم بەسەرمەوە نەما. بابیشم دەزانی خۆ جگە لە ڕەنج و کەسەر هیچم دێنەتی، بریا هیچ کات بابم نەبوایە. لەم دنیایەدا تەنیا ماکسیمیلیانم هەیە. لەم سەردەمی تاریکی و تەنیایی و غەریبیەدا ئەوت ناردە یارمەتی من و ڕزگارت کردم. ئەی کە ویستی تۆ لەسەرەوەی تەواوی ویستەکانە، هاوسەرم ماکسیمیلیان لە پەنای خۆتدا بپارێزە کە جگە لەو کەسێکم نییە. هەرچیت بوێ هەر ئەوە دەبێ خوددایە. ئەگەر دەتەوێت کە ئەو ببەیتەوە بۆ لای خۆت، خودای گەورە و وا بکە، بەڵام چاکەیەک بکە و منیش لەگەڵ ئەو ببەوە. من لە تەنیایی ئەم دنیا پڕ لە زوڵم و زۆرەدا تەنیا و بێکەس مەهێڵەوە. خاوەنسکۆ ماکسیمیلیانۆس، ڕاوێژکاری گەورە. هیچ خودایەک جگە لە خۆڵخێنەری ئاسمان و زەوی لەم جەهانە گەورەدا نییە. ئەو چیوێت؟ هیچ خودایەک جگە لە خۆڵخێنەری ئاسمان و زەوی لەم جەهانەدا نییە. خدای ئیبراهیم، خدای نوح، خدای موسی کلیم الله، خدای داوود و سلەیمان و خدای عیسی و خدای ئاخرین پێغەمبەر کە ستوودەیە و جەهان چاوەڕوانیەوە. خدایە کە تەواوی پێغەمبەران لەلای ئەوەوە بۆ ڕێنمونی خەڵک هاتووەن. خدایە کە بە تەواوی زاڵمان وادەی جەهەنەمی داوە و جەهەنەمی ئەو جێگایە کە بۆ تەواوی بتپەرستان. تاکەی دەتانەوێ ئەم قسانە ببیشن، خۆڵبەستی کەن. ئارام بن بانو، ئارام بن. جوپیتری بەرزی توانە ماکسیمیلیانۆس، دەڵێ چی؟ سوێن بەزە ئوستەمزانی، من چەند جار مەترسی ماکسیمیلیانۆسم ڕاگەیاند بوو، بەڵام کەس گوێ نەدامێ. ئەو تەنیا نییە، ئێمەش قسەکانی ماکسیمیلیانۆس بەڕاست دەزانین و ئیمانمان پێیەتی. ئێمە خوددا گەلێ بە ناوی ژوپیتێر، دیانا، هێرکول، سیبێل، ئاپۆلۆن، پارس، ئادریانوس یا هەر ناوێکی دیکە بە خودای ناناسین. تاکەی دەتانەوێ دانیشن و گوێ لەم ژاوەژاوانە ڕاگرن. ئارام بن، ئارام بەخات، دانیشە، دانیشە ئارام بە. لە بەرامبەر خودایەکە تاق و تەنیایە و ئەبەدی و ئەزەلیە، ئێمە خودایەکی دیکە ناناسین. من عادەتم کردووە کە لە سێ حاڵدا بڕیار نەدەم: لە کاتی تووڕەیی، لە مەستی و لە کاتی ترسدا. دیۆکلیتیانوس، تۆ ناتوێ بڕۆیە ڕیزی ئەوانەوە؟ وە جەنابی بەرتوس، تۆ چی؟ وە یا جەنابی جۆلیوس، شەرم مەکەن بیڵێن. دەبێ بڕۆینە ڕیزیانەوە.
ئەی گەڵاڵەی کوشتنی ئیمپراتۆر چی لێ دێ؟ ئەوان ئیمپراتوریان کوشتووە مەگەر باشە لەوە دەکرێت ئیمپراتور بکوژن. لە نێوانی ئێوەدا کەسێک هەیە کە بچێتە ڕیزی ئەوانەوە؟ بەڵێ هێشتا هەن کەسانێکە دەیانەوێ وەکو ئەوان بن. هەرچێک کە برایانی ئێمەوتیان ئێمەش قبوڵی دەکەین. ئیمپراتوریش وەکو ئێمە ئینسانێکە نەزیاتر. مەگەر عەقڵ ئێوە دەڵێکە ئینسانێکی وەکو خۆمان بە خودای خۆمان بزانین؟ یا پەیکەرەکانی زێر و زێو و بەرد و ئاسن بپەرستین؟ خدای ئێمە نە شەریکێکی هەیە و ناولادێ و بۆ هەڵسوڕاندنی کاروباری عالەم نیازی بە کەسێک نییە. ئەوانە خوداکان توورە دەکەن. ئەوانە کافر بوون. حکمی وانە لە لای من لە داردانە. دەبێت لە خاچ بگرێت چۆنەوێ؟ یا کوژن لە خاچ ئەمە چ گاڵتە و گەپێکە دیۆکلیتیانوس؟ خاوەنشکۆ ئەم ناپیاوانن لە ڕێگای پیاو ماقوڵان و باب و باپیرانی خۆیان لایەنداوە وە چوونەتە سەر دینی کرێکار و کۆیلە و بیانواکان. ئەمە خۆم دەبینیم بەڵام لە دەرباری تۆدا چی دەکەن؟ خاوەنشکۆ ئەم چەپەڵانن لە پیاو ماقوڵانی ڕۆمن باو باپیرانیان عمرێک بە شانازی و گەورەی لەژێر سێبەری ئیمپراتوری و نیشتمانی ڕۆمدا ژیاون. ئێستا خۆتە نەزانن خاوەنشکۆ من نازانم بۆ شێت بوون. شێت ئێوان شێت ئەوانن کە لە چێ و لە ئاسن لە شێوەی خۆیان خوددا ساز دەکەن و دەیان پەرستن. شێتێوەن کە بەجێگەی ئەوە خوددا بە خوڵقێنەری خۆتان بزانن خۆتان خوددا دەخوڵقێنن و ئەو دەپەرستن. ئێستا ئێوە بڵێن شێت چێیە؟ ئێوە چونکە خەریکی پەرستنی خوددایەکن کە نازانن چ شێوێکی هەیە تا پەیکەرەی بۆ سازکەن. گیزنێفۆن دەیکوت ئەگەر ئەسپەکان و شێرەکان و گاکان دەستان هەبایە و توانی بایان نەقاشی بکێشن بەڕاستی خوداکانیان هەر لەسەر شێوازی خۆیان دەکێشە. ئەوەندە گەوجی کەسانێکی وەکتویان دیوە جەنابی بروتوس. مەگەر گەوجانەتر لەم قسەیە هەیە کە دەڵێن جوپیتێر لەم جیهانەدا هەیە و ئاپۆلۆنیش کوڕی ئەوە؟ مەگەر زاڵمتر لە ئێوە کەسێ هەیە کە ئەم هەموو قسە هەڵیت و پەلیتانە بۆ خەڵکی بەسەزمان دەکەن؟ جەنابی ئیمپراتۆر ئێوە دەڵێن کە خوداییکردن بەسەر خەڵکدا دراوە بە ئێوە. ئایا دەتوانن خۆتان لە خواردن و خەوتن بێنیاز بکەن یا لە مردنی خۆتان بەرگری بکەن؟ ئیدی بەسە کۆڵ بەسیان کەن بیان کوژن ئەوان دەبێ بسووتێنن. نەتەنیا دەبێت کۆڵ بەسیان کەن بەڵکو ئەوان نابێ سەل و ئاسمان بمرن. من ئەوانم بە زیندویی دەوێ مردن بۆ ئەوان کەمە دەبێ بەڵایکی زۆر بەسەر ئەوان بێنم. خاوەنشکۆ من ناچارێن دەگەم کە تۆ بە بکەن.